سڵاتان لەبێ ئازیزانم ئێوارەتان باش هاتینەوەلاتان بە کۆمەڵێک بەرگە و بابەتی تازەوە ئەمڕۆژ باسی بابەتێکی گرنگەکەین و لەگەڵ یا کۆمەڵێک هەواڵی گرنگمان بۆ ئامادە کردوون کە زیاتر هەواڵی ناوخۆیە باسی چالاکیە پزیشکەکانەکەین لە ناوخۆیی بزانین تا چ ڕادەیەک لە کوردستانە ئاستی پزیشکی بەرەو پێش چووە و تا چ ڕادەیەک خزمەتی نەخۆشەکانەکرێت و چەندێک بەهاناوە چوون بەدەم نەخۆشەکان هەیە ئەمڕۆ بەوردی باسەکەین لەگەڵ ئەلەندا سڵاو سڵاو لە بینەرانی خۆشەویست گەڕاین وڵاتان لە کۆمەڵێک بڕگە و بابەتی زۆر زۆر تایبەت وەکو لیندا ئاماژەی پێەیە ئەمڕۆ زنجیرەیەک شانازی ناوخۆی هەرێمی کوردستانتان بۆ باسەکەین ئەمڕۆ بۆتان باسەکەین کە خەمخۆری و توانا و لێهاتووی کەرتی تەندروستی و پزیشکە بەڕێزەکان و سەرجەم کارمەندانی تەندروستی بەرامبەر بە چارەخوازان چۆنە جا بابەتی سەرەکیمان لیندا ئەمڕۆ بەگشتی باسی پشکنینەکانی خوێن و هەندێک بابەتی تر کە پەیوەندیان بە ڤایرۆس و بەکتریاکانەوەی باسیێواکەین بەڵام پێش ئەوەی کە بێگومان بچینە لە ناو بابەت و تەوەری سەرەکی ڕۆژەکەمان وەکو لینداوتی کۆمەڵێک هەواڵمان بۆ ئامادەکردون لە ناوخۆی کوردستان لیندا بچینە لای هەواڵەکان بچین لای هەواڵەکانی کەم هەواڵیشمان هەر سەبارەت بە فریاکەوتنی سلێمانیە ئەنجا بۆ ئەوەی زیاتر باسی بابەتەکە بکەین بە وردی بابێکەوە بچین بۆ لای ئەم هەواڵە فەرموون. بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی ڕایدەگەێنێت لە مانگی ڕابردوودا 1470 دەرچوون لە سەنتەری فریاکەوتنی خێرا ئەنجام دراوە. بەپێی دوایین بڵاوکراوەکانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی لە بەرواری 1 تا 36 2026 لە سەنتەری فریاکەوتنی سلێمانی 122 بە دیاریکراوی 1470 دەرچوون هەبووە. بەپێی ئامارەکان 354 دەرچوون حاڵەتی کۆدی سوور بووە کە بریتێ لە بەهاناوەچوونی تێکچوونی باری تەندروستی و ڕووداوی هاتوچۆ و برینداربوون و کەوتنە خوارەوە. 23 دەرچوونیش بۆ پزیشکی دادوەری و 258 دەرچوونیش بۆ گواستنەوەی چارەخواز بۆ ماڵەوە یان بە پێچەوانەوە و 835 دەرچوونیش بۆ گواستنەوەی چارەخوازان لە نێوان ناوشار و دەرەوەی شاردا. زۆر دەستخۆشی لە سەرجەم کارمەندانی سەنتەری فریاکەوتنی خێراکەین کە بەڕاستی وەکو لە هەواڵ و لە ئامارەکانە گوێمان لێبوو ئامارەکانی دەرچوون لە مانگی ڕابردوواتە بە نزیکەی لە 1 تا 36 2026 زۆر بووە بە نزیکەی 1470 دەرچوون هەبووە کە هەر یەکەی بە مەبەستێکی جیاواز بووە و ئەمە بەڕاستی جێگەی دەستخۆشیە لەیان لیندا پێشەوەی بەرنامە دەستپێکە حسابمان کرد کە بە نزیکەی لە هەر ڕۆژێکە 49 دەرچوونیان هەبوو. ڕاستامە ڕێژەیەکی زۆر بەرزە ئەنجا ئەلان من مەبەستمە دووبارە ئامارەکان بخەمەوە ڕوو بە ئەوەی زیاتر سەرنج بین کە ئامارەکان چەندێ زۆرە لە یەک تاوەکو 30 مانگ لە مانگی 6 1470 دەرچوون هەبووە جاوەکو ئەلان وتی حسابمان کرد ڕۆژی 49 بۆ 50 دەرچوونەکە کە ئەمە ڕێژەیەکی بەرزە و مای دەستخۆشیە بەپێی ئامارەکان 354 دەرچوون حاڵەتی کۆدی سوور بوون واتە حاڵەتی بەهاناوە چوون حاڵەتی کەوتنە خوارەوە حاڵەتی هاتوچۆ برینداربوون بە بۆینەی هاتوچۆوە ئەنجا 23 دەرچوونیش بۆ پزیشکی دادوەری بووە جیالەوە 258 دەرچوون بۆ گواستنەوەی چارەخواز بۆ ماڵەوە یاخود لە ماڵەوە بۆ نەخۆشخانە و هەروەها 835 دەرچوونیش بۆ گواستنەوەی چارەخوازان بووە لە نێوان ناوشار و دەرەوەی شارە بێگومانەمە ڕێژەیەکی زۆر بەرزە و دیارەکە ڕێژەی بەهاناوچوون بەدەم نەخۆشەکانەوە زۆر باشە لە ئێستاە. بێگومان ئەوە مای نیگەرانیە کە هەر حاڵەتێکی تەندروستی لە ناکەویان گرفتێک ڕووبات بەڵام خۆشبەختانە کە تیمەکانی فریاکەوتنی خێرا بەهانایی ئەم حاڵەتانەوە چن لیندا هەر ئەچینە لای هەواڵێکی تر کە هەر لە ناوخۆی شاری سلێمانیە ئەمی ژێکێکی ترە لەو شانازیانەی کە بەڕاستی جێگەی دەستخۆشیە و بەڕاستی خۆم زۆر سەرسان بووم بم بابەتە هەواڵێکی ترمان ئامادەی هەر لە ناو سلێمانیە لەسەر نەشتەرگەریەکی دەگمەن کە لەلایەن دوو پزیشکی بەڕێزی شاری سلێمانی و ئەنجام دەدرێت باچینە ناوڕۆشی بابەتەکە و دواتریش لەگەڵ پسپۆڕی تایبەتە وردەکاری نەشتەرگەریەکەتان بۆ خینە ڕوو.
دروستی سلێمانی ڕایدەگەێنێت لە دەستکەوتێکی پزیشکی نوێ و مەزندا نەشتەرگەرێکی دەگمەنی گیرانی دەنگ بە سەرکەوتووی لە سلێمانی ئەنجامدرا. لە چوارچێوەی هەوڵ و ماندووبوون و پرۆسەیەکی پزیشکی سەرکەوتوودا تیمە پزیشکەکانی سەنتەری قورگ و لووت و گوێ توانیان لە ڕێگەی نەشتەرگەریەکی تایبەتەوە کۆتایی بە ئازار و ناڵەی 5 ساڵەی چارەخوازێک بهێنن کە بەدەست شەلەلی دەنگەژەیەکانەوە دەیناڵاند. چارەخوازەکە تەمەنی 47 ساڵ بووە و کەبەر لە 5 ساڵ نەشتەرگەری ڕوودەی دەرەقی بۆ ئەنجام درراوە. بۆی لێکەوتەکانی نەشتەرگەریەکە و دووچاری شەلەلبوونی دەنگەژەی لای چەپ بووەتەوە و لە ئەنجامی ئەمەشدا چارەخوازەکە دەنگی بە تەواوی گڕبووە و هەروها ڕوبەڕووی ناڕەحەتی و تەنگەنەفەسی دەبووە لە کاتی گفتوگۆکردندا. بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی ئاماژە بەوەش دەکات نەشتەرگەریەکە تەنها بە سڕکردنی خۆجێی و بەبێ سڕکردنی گشتی لەلایەن دکتۆر هاوبیر عادل و دکتۆر شکار نەوزاد لە سەنتەری قورگ و لووت و گوێ بە هەماهەنگی تیم و کارمەندانی نەشتەرگەری ئەنجامدرا. ئەوانتوانیان لە ڕێگەی ملی چارەخوازەکەوە ئەو دەنگەژەیەی لە کار کەوتووە و تووشی شەلەل بووە نزیک بکەنەوە لە دەنگەژەیە ساغەکە و بەمەش دووبارە لەرینەوە و توانای دروستکردنی دەنگی بۆ بگەڕێتەوە. خۆشبەختانە دوا بە دوای تەواوبوونی نەشتەرگەریەکە نیشان ئەرێنیەکان دەرکەوتن و چارەخوازەکە توانای گفتوگۆکردنی ئاسایی بۆ گەڕایەوە. شانی باسە ئەم جۆرە نەشتەرگەریە بۆ چارەخوازانە ئەنجام دەدرێت کە بەهۆی نەشتەرگەری یان بوونی وەرەمیان هەر حاڵەتێکی دیکەوە تووشی شەلەلبوونی لایەکی دەنگەژیەکان دەبنەوە. لەم هەواڵەوە هەواڵێکی زۆر خۆشمان پێگەیشت. ئەویش ئەوەیە کە بەڕاستی ئاستی تەندروستی ئاستی کەرتی تەندروستی لە شاری سلێمانیا بە جۆرێک بەرز بۆتەوە کە نەشتەرگەریەکی لەم شێوەیە لە ناوخۆی سلێمانیا ئەنجام بدرێت. جا بۆی کە وردەکاری و زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە بزانین زۆر بەڕێز دکتۆر هاوبیر عادل پسپۆری نەخۆشیەکانی قورگ و لووت و گوێمان بە پەیوەندی لەگەڵایە. دکتۆر سڵاو لێبێ. سڵاو لێبێ دکتۆر. دکتۆر هۆکاری شەلەلبوونی دەنگەژەکانی ئەم چارەخوازە چی بوو؟ بەڵێ زۆر سپاسانەکەم سپاس بۆ بایەخدان بە بابەتەکە. ئەم چارەخوازە بەڕێزە چەند ساڵە پێشێستا بەهۆی ژێرپەنجەی ملیەوە سێ جار نەشتەرگەری ملی بۆ کراوە. لێکێ نەشتەرگەریەکانە دەماری دەنگی ئەولایی زەرەری هێنا و تەمانە بێتە هۆی شەلەلبوونی ئەو دەنگەژەیی کارەکەی ئەو نەشتەرگەریانەوە کە بۆ ژێرپەنجەکە بۆی کراوە. دکتۆر ئێوە چۆن مامەڵەتان لەگەڵ چارەخوازەکەیە کرد لەلایەن بەڕێستانەوە چی بۆ کرا؟ بەڵێ خۆی بە تووشی بڵی شەلەر دەبن کوالیتی سەوتیان دەگۆڕێ بە خێرایی تەنگەنەفەس دەبن چونکە دەنگەژەیەکیان هەڵەسێ بە ئەنجامدانی ئەرکی هەردوو دەنگەژەیەکە بۆیە زووی لاگە بێ جاری وایە شتیان باسانی بۆ خۆت ناچێ کێشیان بۆ دروست دەبێت. ئێمە سواز بۆخوا هەستین دوای تەمەن ڕاوێژکردن بە تیمی خۆمان و ڕاوێژکردن لەگەڵ نەخۆشەکەشدا دانی نیشتەگەریمان بۆ دانا هەر لە ڕێی ملیەوە بە بەنجی خۆجێیی پێ بەنجی مەوزوعی توانیمان ئەو دەنگەژەیی کە شەلەر بۆ دوورکەوتۆتە لە دەنگەژەکەی کە لە دەنگەژەیە ساقەکەی نزیکی بکەینەوە بۆی توانای لەرینەوەی دەنگەژەکانی طبیعی بێت نۆرماڵ بێتەوە. بەڵێ دەستخۆش دکتۆر. ئەومان بۆ کردەوە. بەڵێ دەستخۆش. دکتۆر تا چه ئاستێک سەرکەوتوو بوون لە کردنی نەشتەرگەریەکە و ئێستا دۆخی چارەخوازەکە چۆنە؟ سواز بۆخوا هەر ڕاستەخۆ دوای نەشتەرگەریەکە چونکە بە بەنجی خۆجێیە زۆر 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 بە خێرایی کەوتەوە ینی چالاکیەکانی خۆی هەر چەند کاژمێرێکی دوای نەشتەرگەریەکە کواتی سەوتی گۆڕا و هەم توانای یعنی قسەکردنی زیاتر بوو وەکو لە پێش نەشتەرگەریەکە. یعنی پێش نەشتەرگەریەکە تا دە کە لە یەک بۆ دەی بژماردا تەنگەنەفەس دەبوو. سپاس بۆخوا ڕاستەخۆ دوای نەشتەرگەریەکە بەبێ وەستان لە یەک تا دە ئەیژمارد بە هیچ کێشەیەک. دکتۆر بەگشتی بێزگە بەدەر لەم حاڵەتی کە بەڕێستان باسان کرد چ حاڵەتێکی کە هەیە کە بگشتی وا بکات چارەخوازێک هاوشێوی ئەم بەڕێزە کە دەنگەژیەکانی تێک بچێ؟ زۆربەی حاڵەتەکان بەهۆی شێرپەنجەی ئەو مەنتیقەیە و شێرپەنجەی مێل بەهۆی نەشتەرگەکانی ڕوودە و نەشتەرگەرەکانی ملەوە هەنێک جار بەهۆی جەڵدەی مێشکەوە هەنێک جار بەهۆی زەبربەرکەوتنی ئەو ناوچەیە بەرمل و ئەو شتانە بکەوێت هەنێک جار بەهۆی هەوکردنی ڤایرۆسی دەمارەکە دەماری دەنگ
و هەنێ جاریش ڕاستی حاڵەکان نەزانراوە نازانی سەبەکەی چیە. بەڵێ دەستخۆش دکتۆر گزارشتێکمان بۆ بکە لە هەستی خۆت کاتێککە بینیت نەخۆشەکە بەم شێوێ چاک بۆتەوە و بەهۆی ئێوەوە چه هەستێکتان هەبوو؟ الحەمدلله ئەمە هەمووی فەزلی خوای گەورەیە. طبعا خۆشترین هەستە بۆ پزیشک کە بتوانین یارمەتی چارەخوازە بە ڕێزەکانمان بین و لەوەش خۆشتر ئەوەیە کە ئێستا لە شاری سلێمانی تیمێکی تایبەتمانەیە کە پێکاتۆ لە بەندە و دکتۆر شکار نەوزاد کە لە سنتەری قوڵبوو لە دووژێ هەموو جۆرەکانی ئەتوان بڵێم هەموو جۆرەکانی نشتەرگەریەکانی دەنگ ئەنجام دەدەین لە نەخۆشخانەی فێرکاری. ئەوە بۆ ئێمە یعنی زۆر هەستێکی زۆر خۆشە. ڕاستە بێگومان ئێوە جێگەی شانازین. دکتۆر کۆتا پرسیار بۆی کە زۆر لە کاتی بەڕێزی شەنەگرین ئەمەی ئەوە بزانم کە ئایا ئەم چارەخوازە مەترسی لەسرە دووبارە تووشی هەمان حاڵەت ببێتەوە کە پێشووتر بەدەستیەوە ناڵاندوێتی؟ نەخێر ئەمە یەک جارە دەنگەژێکە شەلل بوو وەکو بڵێ لاڵێ لەوە خراپتر نابێت نشتەرگەریش کە کردێ یەک جارە چییە زۆر حاڵەتی مڵیت زۆر بە دەگمەنی ئەگەر مضاعفاتی ڕووبە ئەو حاڵانش زۆر دەگمەنن. سپاس بخوان نەتیجەی ئەم نشتەرگەریانە زۆر باشە. زۆر باشە دکتۆر هاوبیر عادل پسپۆڕی قورگوڵ و تووژێ زۆر سپاس کە لەگەڵمانە بووی. سپاس بۆ بەڕێست و سپاس بۆ دکتۆر شکار نەوزاد و سەرجەم تیمە پزیشکەکەی بەڕێستان بەڕاستی جێگەی شانازین دووبارە سپاس کە لەگەڵمانە بووی. دکتۆر لیندا کۆڵێک دڵمان خۆشە کە هەواڵێکی وابیسین و بەڕاستی ئەمە جێگەی شانازیە لە هەر شوێنێک پسپۆڕێکی کورد یاخود لە هەر بوارێکی ترابێ هەر کەسێک بێتە هۆی بەرەو پێشبردنی ئەو پسپۆڕی کە خۆی شی تیاکە بەڕاستی جێگەی دەستخۆشیە و شانی ئەوەیە کە هەم ئێمە و هەم هاوپیشەکانمان باسی بکەن. ڕاستە بێگومانەوە جێگەی شانازیەوە زۆر دڵخۆشیە کە بۆ ئێمە کە پزیشکەکانی ئێمە بتوانن بەم ڕادەیە نشتەرگەرێکی وا بکەن کە نەخۆشەکەش زۆر ئەزیەتی نەبێت ئەوە تا بەبێ ئەوەی کە بەنجی ئامی بۆ بکرێت. ئەمەش دەستکەوتێکی گرنگە بێگومان لە هەموو بوارەکانە کاتێکە کورد پێش ئەچێت ئێمە دڵمان خۆشە بێت بەڵام تایبەت لە بواری پزیشکیە چونکە بواری پزیشکی بوارێکی قوڵە کاتێککە هەر وڵاتێک بتوانێت لە بواری پزیشکیا بەرەو پێشەوە بچێت ئەوە هەنگاوێکی گەورەی ناوە. زۆر ڕاستە جالیندا ئەوەی کە زۆر سەرنجی ڕاکێشام لە هەواڵەکە ئەوە بوو کە من باوەڕم وایە ئەم تەکنیکە هەرچەند ئەمە دڵنیانیم کە بەتەواوی وایەنە باوەڕم وایە ئەم تەکنیکە ڕەنگە بەداهێنانێ بۆ پزیشکەکانی خۆمان حساب کرێ لەبەری وە گەزانین کە ئەمان هاتوون بە تەنها بیرکردنەوە لە سیستمی بایۆلۆژی جەستە و بە بیرکردنەوە لە میکانیزمی ئیشکردنی دەنگەژەیەکان ئەم جۆرە چارەسەریان دۆزیوەتەوە دەرەبریەوەی کە زۆر بە زەحمەت و بە بەنجی گشتی ئەم نەشتەرگەریەی بۆ بکرێ هاتوون تەنها بە بەنجی خۆجێ یاخود سەرکردنی خۆجێیی بە تەکنیکێکی ئاوە جوان و پێشکەوت و چارەسەریان بۆ کرد و سپاس بەخۆی ئێستا چارەخوازەکە دۆخی زۆر باش. ڕاستە بێگومان دەست خۆش ئەلان بێگومان ئێمە پزیشکی زۆر بەتوانامان هەیە جا هەر لە بوارەی ئەوە ئەمە شتێ باس بکەم ڕۆژێک دکتۆرێکم بینی باسی لە حاڵەتێکە کرد کە نەخۆشێک کاتێککە سیارە بەسەری کەوتو بوو جگەری بە تەواتی ورد بوو پارچە بوو بێگومان لە ڕێگەی پاکەوە ئەتوانن جگەر چاک بکەنەوە بەڵام ئەگەر جگەر کرد بوو بێت نەک پارچە بوو بێت وتی لە کاتی نەشتەرگەریەکەیە فکرم بۆ هاتووە کە هەموو جگەرەکە پارچە بخەمە ناو پاکەکان و گرەی بدەم و بیخەمەوە شوێنی خۆی پاش ماوەیەک ئەو شتێک کردوێتی تەنها شتێ بووە بەرمنەزانیوێتی کە نەخۆشەکەی هەلە دەستەچێ و توێتی بە ئەوە تاقی بکەمەوە بەڵام دواتر نەشتەرگەریەکە سەرکەوتوو بووە و نەخۆشەکەش ئاسایی ژیانی ئاسایی خۆی کردووە ئەنجا بۆیە ئەزانین کە بەڕاستی لە کورددا پزیشکی زۆر بەتوانامان هەیە. ڕاستە بێگومان جالیندا بە وردە بچینە لای بابەت و هەواڵەکانی ترمان. هەواڵێکی ترمان ئامادەیە ئەتان بم بۆ چەمچەماڵ. هەواڵێکی زۆر تایبەتمان ئامادەیە لەسەر ئامارێکی گشتی هەم لە مانگی پێشوو هەم لە 6 مانگی ڕابردووە. پارچینە ناو هەواڵەکە و ناوەڕۆکی بزانین و دواتر وردەکاریەکانتان بۆ باس بکەین. بەڕێوەبەرایەتی تەندروستی چەمچەماڵ ڕایدەگەیەنێت لە مانگی ڕابردوودا لە سەنتەری گورچیلەی دەستکردی سەر بە بەڕێوەبەرایەتی تەندروستی چەمچەماڵ 210 پرۆسەی شۆردنەوەی گورچیلە بۆ 24 چارەخواز لە سنووری چەمچەماڵ ئەنجام درراوە. هەر بەپێی ئامارەکانی سەنتەرەکە بەڕێوەبەرایەتی تەندروستی چەمچەماڵ ڕایدەگەیەنێت لە 6 مانگی ڕابردوودا 1395 پرۆسەی شۆردنەوەی گورچیلە ئەنجام درراوە.
باش ئازیزانم اینجا هەر لە چەمچەماڵە بێنینەوە باسی کۆمەڵێک ئامارتان بۆ کەم کە لە کلینیکی ڕاوێژکاری شەهید پێشرە و لە 6 مانگی ڕابردوودا خراوەتە ڕوو. اینجا گەر هاوکارانم یارمەتیم بن گرافیکەکەم بنێ بۆ ئەوەی کە ڕوونتر بێت و بۆتان بخوێنمەوە بزانم ئامارەکان چیمان پێڵێن لە چەمچەماڵ تا چ ڕادەیەک چۆن بڵێ خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیان کراوە. ئامارەکان پێمانەڵێن کە 16,779 سەردانکردن هەبووە کە ئەمەش ڕێژەیەکی زۆر بەرزە بەڕاستی ئەلەند. اینجا 4,564 پشکنین و شیکاری تاقیگا هەبووە. اینجا 2,114 سۆنەر هەبووە و 274 ئیکۆی دڵ هەبووە. بێگومان ئەمە هەمویان ڕێژەی بەرزن کەوایە دیارە لە چەمچەماڵ زۆر بەباشی خزمەتی نەخۆشەکان ئەکرێت. هیوادارم کە هیچ کەسێک پێویستی نەبێ، بەڵام هەر کاتێک پێویستان بوو دیارە کە زۆر بەباشی خزمەتگوزارەکان لە خزمەتی ئێوەیە. بێگومان زۆر ڕاستە. دەست خۆشلیندا ئەچینە لای کۆمەڵێک ئاماری تر هەر بە هەمان شێوە هەر لە کلینیکی ڕاوێژکاری شەهید پێشرە و کە لە ماوەی 6 مانگی ڕابردووە ئەو ئامارانی کە ئێمە بەدەستمان گەیشتووە بابەتی لە گەشتگرتن ئەو حاڵەتانی کە بەوەی شکاوی ئێسکەوە یاخود بەوەی لە جێچوونی جونگەکانەوە ڕوویدابێ بە نزیکەی 481 پرۆسەی لە گەشتگرتن لەم کلینیکە ئەنجام درراوە. نەشتەرگەریە بچووکەکان هەندێک نەشتەرگەریمان هەیە نەشتەرگەری گەورەیە، بەڵام نەشتەرگەریە بچووکەکانەوەی کە حاڵەتێکی مامناوەند یاخود حاڵەتێکی زۆر دەگمەن نین نزیکەی 291 نەشتەرگەری لەم شێوەیە هەر لەو سنتەرە لە ماوەی 6 مانگی ڕابردووە ئەنجام درراوە. راپۆرتی پزیشکی کۆتایی ئەو راپۆرتانی کە پزیشکان بە چارەخوازیە کە سوکاری چارەخوازانی ئێنەوە نزیکەی 341 بووە کە زۆرێک لەم راپۆرتانە لیندا کاتێڵێن راپۆرتی کۆتایی مژدەیەکی دڵخۆشکەرە و ڕای ئەگەینە کام چارەخوازە باش بووتەوە و تەندروستی بەرەو باشون ڕۆشتووە. و لە کۆتاییە هێڵکاری دڵ بۆ چارەخوازانی کە کێشەیان لە کارەبایی دڵە هەبێ 528 هێڵکاری دڵ هەر لەم سنتەرە ئەنجام درراوە لە ماوەی 6 مانگی ڕابردوودا. دەستخۆش ئەلەن بۆ خستنە ڕووی ئامارەکان. ئەجا جیالەوە ئەلەن با ئەوجارە بابچین بۆ هەولێر بزانین لە هەولێر بابچین بۆ فایتەخت بزانین لە هەولێر کۆنفرانسەکان و بەرەو پێشچوونی تیمە پزیشکیەکان و کردنی کۆرس و ئەمانە چەندێک گرنگە باس لە بابەتێکی گرنگەکەین بابێکەوە بچین بۆ لای ئەم هەواڵە فەرمون. بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر ڕای دەگەێنێت بەشی دڵنیایی جۆری بە هەماهەنگی لەگەڵ بەشی پەرەپێدانی پیشەیی بەردەوام لە دیوانی بەڕێوەبەرایەتی و بە هاوکاری کارگەی نیشتیمانی عێراق دەستی کرد بە زنجیرە خولێکی ڕاهێنان کە بەرپرسانی یەکەکانی کۆنتترۆلی هەوکردن لە بنکە تەندروستیەکان دەگرێتەوە. ئاماژی سەرەکی ئەم خولانە ئاشناکردنی بەشداربووانە بە بنەماکانی کۆنتترۆلی هەوکردن و چۆنێتی بەکارهێنانی دروست و پرۆفیشناڵی مادەی پاکتاوکردن لە دەستگاکانی تەندروستیدا بۆ پاراستنی چارەخوازان و کارمەندانی تەندروستی لە نەخۆشیە گوازراوەکان و ڕێگریکردن لە دروستبوونی بەرگری دژە زیندوەکان. خولەکە بۆ ماوەی 6 هەفتە بەردەوام دەبێت و بە پێی بڕیاری بەڕێوەبەرایەتی بەشداریکردن تێدا بۆ هەموو ئەندامانی کۆنتترۆلی هەوکردن لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پێویستە کە لە کۆتاییدا بڕوانامەی بەشداریان پێدەدرێت. هەروەها بڕیاردراوە ئەم خولە ساڵانە 2 جار دووبارە بکرێتەوە بۆ بەردەوامبوونی پێگەیاندنی ستاف. ڕاهێنانی ئەم خولەی بەشداربووان بە ئامانج گەیشت لەلایەن دکتۆر قاسم بورهان مامۆستای زانکۆی بۆکان، دکتۆر پەیمان و دکتۆر شەیما کە زانیاری پسپۆڕانیان لەسەر بنەماکانی زانستی و کارایی کۆنتترۆلی هەوکردن پێشکەش بە بەشداربووان کرد. سەرنجتان ڕاکێشین بۆ ئەم هەواڵە کە لە هەولێری پایتەختە. ئەم هەواڵە پێمانەڵێت کە لەم خولەیە گرنگیەکی زۆر دراوە بە کۆنتترۆلکردنی هەوکردن، کۆنتترۆلکردنی گواستنەوەی نەخۆشیە گوازراوەکان هەم لە نێوان کارمەندانی تەندروستی هەم لە نێوان چارەخوازان هەم کە سوکاری چارەخوازان. لیندا ئازانین کە لە بواری تەندروستیا یەکێک لە گەورەترین کێشەکان کە ڕوبەڕووی کارمەندان و کە سوکاری چارەخوازان و چارەخوازانی ژەبێتەوە ئەوی ژەوەیە کە کۆمەڵێک نەخۆشی گوازراوە هەیە کە ژینگەی کلینیک و نەخۆشخانەکان ئەگەر گرنگی پێ نەدرێت ئەگەر ڕێنمایی باش بە کارمەندان نەدرێت ڕەنگە بەهۆی ئەوە بگوازرێتەوە لە نێوانیاندا. ئەمەش بێگومان گیانی هەمویانە خاتە مەترسیەوە. بەڵام کردنەوەی خولی لەم جۆرە بێگومان کە خۆشبەختانە ئەڵێن ساڵانە 2 جار ئەم خولە دووبارە ئەکرێتەوە کات کە کارمەندان
ڕێنمایی و زانیاری ورتریان هەبێت لە سەرم بابەتە ئەمەش هەم گیانی خۆیان هەم کە سوکاریان و هەم چارەخوازانی ژەپارێزی ڕاستە بێگومان اینجا چاوکراوەی ئەم تیمە پزیشکیانە زۆر گرنگە بۆ ئەوەی کە تەندروستی هاوڵاتیان پارێزراو بێت لە هەموو بوارێکە بەتایبەت لەو شوێنانەی کە چۆن بڵێ شوێنی داخراون و کە سوکاری نەخۆشەکان خۆی دکتۆرەکان هەمووی لەوێن و چۆن بڵێ سنتەرێکە بۆ ئەوەی کە کۆمەڵێک هەوکردن و بەکتریا تایە بڵاو ببێتەوە اینجا هەلۆ ئەمە باسی بابەتێکی گرنگکەم کە باسی بەکتریا کرا یەکسەر من دژە بەکتریاکانم بیر هاتەوە کە یەکێکە لە کێشە گەورەکان بێگومان لەگەڵ پسپۆڕیشا باسیەکەین کاتێک کە هەر کاتێک نەخۆشەکەوی ئەچیت دژە بەکتریایەک بۆ خۆتە کڕیت بیر لەوە ناکەیتەوە کە دواتر بەوە چاک نابیتەوە ئەبێت دووبارە دەرمانێکی بەهێزتر بەکاربێنیتەوە ئەمە دروستکردنی ڕێزیستانس ئەواتە دروستکردنی بەرگریە کە یەکێکە لە کێشە جیهانیەکان بۆیە پێویستە کە ئێمە زۆر بەباشی خۆمانی لێ بپارێزین چونکە بەداخۆ لێرە زۆر کۆنتڕۆڵکردنێکی توند نییە ئەبێت تاکەکان خۆیان هۆشیار بن کە ئەم دژە بەکتریانە لە خۆیانەوە بەکار نهێن. بێگومان دەست خۆش لیندا زنجیرەیەک شانازیمان خستە ڕوو کە بەڕاستی جێگەی دەستخۆشیە. هەواڵێکی ترمان ئامادەیە بۆم هەواڵاتان بین بۆ لای زانکۆی بریسڵ. ئەم هەواڵێکی زۆر دڵخۆشکەرە لەبەرەوەی پێمانەڵێت کە ئەو کەسانی گرفتی گورچیلەیان هەبێت لە ئێستا پێش ئەوەی نیشانەکانیان دەرکەوێت یاخود حاڵەتەکەیان لەسەر قورستر ببێت لە ڕێگەی تەنها پشکنینێکی خوێنەوە ئەتوانرێت پێش ئەوەی کە گورچیلەی کەسەکە لە کار بکەوێت ئەمان دەستنیشانی بکەن و پێشنیاری ئەوە بکەن کە ئەم کەسە تووشی و حاڵەتا بێت و هەروەها هەوڵبن کە ڕێگری لێ بکەن یاخود چارەسەرێکی گونجا و ئاسانی بۆ بدۆزنەوە ئەچینە لای ناوەڕۆشی هەواڵەکە و لەگەڵمانە بن. پسپۆڕانی زانکۆی بریسەڵ پشکنینێکی خوێن ڕادەگەێنن بۆ دەستنیشانکردنی نەخۆشی و گرفتە تەندروستیەکانی گورچیلە پێش دەرکەوتنی نیشانەکان. زانایان ئاماژە بەوە دەکەن لە ناو گورچیلەکاندا ملولەی خوێنی بچووکەن کە ئەرکیان فلتەرکردن و پاڵاوتنی خوێنە. ئەو ملولە خوێنانە بە چینێکی پارێزەری بچووک دەورە دراون کە پێیان دەوترێ گلایکۆکەلایسس کە یارمەتی گورچیلە دەدەن کار و فەرمانی خۆی بەباشی بەجێ بگێنێت. ئەوان دەڵێن کۆمەڵێک نەخۆشی وەک نەخۆشی شەکرا دەکرێت زیان بەو چینە پارێزەرە بگێنن کە لە ئەنجامدا کردداری پاڵاوتن لە گورچیلەدا پەکی دەکەوێت. ئەوەی جێگەی سەرنجە توێژەران ئاماژە بۆ دەکەن خڕۆکە سوورەکانی خوێن هەمان جۆری چینی پارێزەریان هەیە کە بە گلایکۆکەلایکس ناو دەبرێت لە کاتی بەراوردکردنی هەردوو جۆرە چینە پارێزەرەکەدا بۆیان دەرکەوت. هەر کاتێک گرفتێک یاخود زیانێکی لەو جۆرە چینەی پارێزەری دەوری ملولە خوێنەکانی گورچیلە سەرهەڵ بدات چینە پارێزەرەکەی دەوری ملولە خوێنەکانیش دووچاری هەمان زیان دەبێتەوە. دکتۆر ماسیۆ باتلەر سەرپەرشتیاری تیمی توێژینەوەکە دەڵێت دەستنیشانکردنی ئەم زیانانەی بەر ملولە خوێنەکانی دەوری گورچیلە دەکەون لە ڕێگەی پشکنینی خوێنەوە یارمەتیدەرە بۆ دەستنیشانکردنی نەخۆشیەکانی گورچیلە چەند قۆناغێک زووتر لەوەی کە لە ڕابردوودا ئەنجام دەدرا. دەرەنجامی ئەم توێژینەوەی ڕێنیشاندەرێکی زۆر باشە بۆ پزیشکان تاکۆ بتوانن لە ڕێگەی پشکنینی خوێن و پێکاتی خڕۆکە سوورەکان نەخۆشیەکانی گورچیلە دەستنیشان بکەن پێش ئەوەی کار لە کار بترازێت. بێگومان ئازیزانم هەمومان نەزانین کە گورچیلەکانمان دوو ئەندامی زۆر ماندوون بۆیە پێویستە کە ئێمە زۆر بەباشی ئاگاداریان بین بۆ پێشکەوتنی پزیشکی زۆر گرنگە لەبەرەوەی تەنها لە ڕێگەی پشکنینێکی خوێنەوە ئێمە بتوانین کێشەیەکی وا گەورە دەستنیشان بکەین ئەوە خۆی کارەکان ئاسانترەکە بۆ ئەوەی کە زیاتر بتوانین پارێزگاری دەستەبەر بکەین بۆ هەر ئەندامێکی جەستەمان یەکێک لاوانش گورچیلە. بەڵێ بێگومان زۆر ڕاستەلین داوی کە لەم هەواڵەوە تازە توێژەران بۆیان دەرکەوتووە ئەڵەن چینێکی پارێزەر هەیە لە دەوری ملولە خوێنەکانی گورچیلە. ئەم چینە پارێزەرە بە هەمان شێوە چۆن لە گورچیلەیە هەمانە لە دەوری ملولە خوێنەکان لە دەوری خڕۆکە سوورەکانی خوێنی شەمانە. جا پێمان ئەڵێت ئەگەر ئەوەی گورچیلە تووشی تێکچوونیان هەر زیانێک ببێت ئەوەی خڕۆکە سوورەکانیش تووشی ئەمان حاڵەتە بێتەوە بۆیە لە ڕێگەی پشکنینی خوێنەوە ئەتوانن پێش ئەوەی کە حاڵەتەکە لەسەر ملولە خوێنەکانی گورچیلە و لەسەر گورچیلە زۆر تون ببێتەوە توانن ئەمان لە ڕێگەی پشکنینی خوێن و خڕۆکە سوورەکان و دەستنیشانی بکەن و ڕێگریکەن لەوەی کە حاڵەتەکە بەرەو خراپتر بڕۆ. ڕاستە بێگومان ئەلەن دەست خۆش بێت ئەنجا ئەلەن کۆمەڵێ بابەتی تر هەیە باسی بکەین بەڵام لەگەڵ میوانی پسپۆرە دوای ئەم موچانە لەگەڵمانە بن.
دووبارە سڵاو ئازیزانم ئەنجا بۆی زیاتر باسی گرنگی مایکرۆبایۆلۆژی بکەین و بزانین مایکرۆبایۆلۆژی چییە بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز کاک سەفین حەمەد هەڵگری بڕوانامەی ماستەر لە مایکرۆبایۆلۆژیمان کردو دکتۆر بەخێر بێت زۆر سپاس هەر بژی دکتۆر باسی مایکرۆبایۆلۆژیمان بۆ بکەی کە چییە و گرنگی چییە لە ژیانی مرۆڤە زۆر سپاس بۆم دەرفەتە هەر بژی مایکرۆبایۆلۆژی زانستە علمێکە لە کۆلێژەکانە لە زانکۆکانە خوێنرێت تایبەتە بە لە کۆڵینەوە و توێژینەوە و وردبوونەوە لە وردە زیندەوەرەکان ئەوەی کە پێوترێ مایکرۆئۆرگانیزم وەکو بەکتریا و ڤایرۆس بۆچی ئەمە بە چکە بە چاوی ئاسایی نابینرێن پێویستە بە مایکرۆسکۆپ یان ئەوەی کە لە ڤایرۆسا هەیە بە ئەلیکترۆن مایکرۆسکۆپی ئەلیکترۆنی ببینرێن هەم بۆ فێربوونی خوێندکارەکان هەم بۆ چارەسەرکردنی دەستنیشانکردنی نەخۆشیەکان پێویستمانە ئەم زانستە بخوێنرێت بێمان دەستخۆش کاک سەفین ئەوەی کە باسێ کرد بەکتریا و ڤایرۆس و سەردەمبینە زیندەوەرەکانی دیکە جیاوازیان چی ئەگەر بۆ خەڵکی بخێنە ڕوو بۆ نمونە پزیشکێک بە چارەخوازێکگەڵێ تووشی نەخۆشیێکی ڤایرۆسی بۆ یاخود تووشی نەخۆشیێکی بەکتریایی بۆ جیاوازی چیە لە نێوانەمەیە بەڵێ زۆر سپاس میکرۆبەکان چەند جۆرێکمان هەیە بەکتریامان هەیە ڤایرۆسمان هەیە کەڕوەکانمان هەیە لەگەڵ مشەخۆرەکان پاراسایتەکان بەکتریاکان خانەی زیندون ئەمان سەر بەخۆن بەشێکیان وەکو نۆرمەلفلۆرا وەکو چۆنڵی سوودبەخشن خی گەورە بۆی دروست کردوین هەن لەسەر پێستمان هەم لە ناو ڕێخۆڵەکانمان لە ناو دەممان لە زۆربەی شوێنەکانمانە هەن لە هەمان کاتە زیان بەخشیشیان هەیە بۆ نمونە لە urinary tract infection UTI کاتێک کە تووشێ و حاڵەتە بین بەهۆی بەکتریای زیان بەخشەوەیە ئەوانەیە کە پاثۆجینن ڤایرۆسەکان زیندەوەر نی بەڵام بۆ ماوەمادەن کاتێک کە ئەچنە ناوخانەی مرۆڤ یان گیانەوەرە ئەو کاتە دەست بە ئیشەکەن و ئەبن بەهۆی نەخۆشی بۆ ئاژەڵ بێ یان بۆ مرۆڤ بێ کەڕوەکان خانەی دۆزێک ئاسایین وەکو لە بەکتریاکان تۆزێ ئاڵۆسترن وەکو هەوێنەکان لەسەر لەشمان هەنیان کڕێژی کە لە ناو قژا هەیە ئەمیش کڕوەکانن جۆرێک ترمان هەیە پاراسایتەکان مشەخۆرەکان ئەمان وەکو کرمەکان یان ئەمیبا لە ناو لەشی ئینسانە ئەژین بەڵام چی خۆیان خۆراک دروست ناکەن سەرچاوی خواردنەکان لە مرۆڤەکانە وەرەگرن و ئەبن بەهۆی نەخۆشی بەڵێ دەستخۆش دکتۆر مایکرۆبەکان چۆن ئەگوازرێنەوە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر ڕێگەمان زۆرە بۆ گواستنەوە لە ڕێگەی بەرکەوتنەوە لە ڕێگەی پژمینەوە لە ڕێگەی دەست لێدانەوە لە ڕێگەی سێکشوالی ترانسمیتد دیزیزمان هەیە لە زۆربەی ڕێگەکان و گوێزرێن هەروەها لە ڕێگەی ئاوەوە یەکێک لە هۆکارەکان و کە زۆر باوە لە وڵاتی خۆمانە لە شاری سلێمانیا لە ڕێگەی ئاوەوە یەکێک لەوانی کە زۆر کێشەمان بۆ دروست بووە بەهۆی بەکتریاوە هیچ پالۆری هێلیکۆباکتەر ڕێگەچاری چییە؟ ڕێگەچاری ئەوەیە کە خۆمان بپارێزین ئاوی پاک بەکار بهێنین لەگەڵ ئەوەشا ئەگەر هەستمان کرد توشبوون زوو سەردانی پزیشک بکەین و پشکنین تایبەت ئەنجام بین بۆ ئەوی زوو چارەسەری بکەین چکە کە بوو بە درێژخایەن درەنگتر چارەسەر ئەکرێت و ئەبێتە هۆی برینی گەدە ڕاستە ڕەنگە ناڕەحەتیشی زۆرتر بڵێ ئازارێکی ناڕەحەتی بێگومان ڕاستە کاک سەفین یەکێک لە بابەتە گرنگەکان شۆردنی دەستەکانە و ئەزانین کە بەڕاستی لەناو هاوڵاتیانە بۆ بە شتێکی ڕۆتین هەنێ جار و بەداخەوە بە جۆرێک لە جۆرەکان دەست ناشۆرێت کە هەم زانستی بێت هەم سوودێکی هەبێت جا ئەکرێت ئەمە گرفتی تەندروستی چی لە دواوە بێت بەتاکید گرفتی تەندروستیمان زۆربەی زۆری لە ڕێی دەستەکانمانەوەی بەرکەوتن ئیتر بە هەر شتێک بێت لەگەڵ کەسێکا بێت یان لەگەڵ کەلوپەلەکانمان کە دەستی لێن پێویستە زوو دەستەکانمان بشۆین شۆردنەکەش هەر بەڕێکردن نەبێت بە پاکشکەرەوەمان هەیە سابوون بێیان سائیلەکان بێ بەلایانی کەم 15 سانیە بەردەوام بی لە شتنی بۆی ئەو میکرۆبە بەکتریا بێیان ڤایرۆسە بێیان هەر میکرۆبێک بێت کە بەسەر دەستمانەوەیە بۆمان نەقڵ نەبێت بۆمان نەگوازرێتەوە دەستخۆش ئەنتیبایۆتیکەکان چین واتە دژە بەکتریاکان و چۆن بۆچی نابێ بەبێ ڕاوێژی دکتۆر بنووسرێت و بەکار بهێنرێت ئەنتیبایۆتیک یان وەکو جەنابەت دژە بەکتریاکان ئەمانە دەرمانن بەکاریان بۆ کاتێک توش ئەبین بە بەکتریاکان بەڵام چۆن بەکاریان ئەوە زۆر زەرورە کاتێک کە کەسێک ئەزانێت توش بووە بە بەکتریایەک پێویستە دکتۆرەکە دوای پشکنین بینێرێ بۆ ئەوەی کە فەحسی
کەڵچەر یان چاندنی بەکتریای پێ ئەوترێت لە تاقیەکانە ئەنجام ئەیرێت ئیتر نمونەی کە بۆ پشکنینەکە ئەنجام ئەیرێت میز بێت خوێن بێت یان پیسایی بێت هەر کامێکیان بێت پێویستە دکتۆر بە وەرەقەی تایبەت بە ڕەشتێ هەبێت بینێرێت بۆ تاقیگە پشکنینەکە ئەنجام بیرێت ئیشی ئەمە چییە؟ میکرۆبەکەمان بۆ دەرئەخات بۆمان ئەس دەکات ینی کام بەکتریایەک هۆکاری نەخۆشیەکە لەگەڵ ئەوشا دەرمانەکە کام دەرمانە تایبەتە بەم نەخۆشە بۆی جایتر هەڵ نایاتەوە ئەو زۆر زەرورەکە وەکو پێویست دکتۆرەکان ڕاستەخۆ عیلاج نیەن بە نەخۆشەکە بۆ فەحسێکی میزی بۆ کراوە لە تاقیگە نێراوە تو بۆ لای دکتۆرەکە دەرکەوتووە ئەم نەخۆشە هەڵگری جۆرێکە لە میکرۆب بەکتریای تا عادەتەن چکە خۆی لە ئەسڵا میز ستێراڵە معقەمە هیچ میکرۆبێکی تیانێ بەس کە گەیشتە و حاڵتی کە توش بێ بە میکرۆبێک بە بەکتریایەک پێویستی بەوەیە دوای ئەوەی کە دەرکەوت لە فاسە ئاساییەکە بنێرێ بۆ زەرعی میز و ئەنجا عیلاج بگرێت دەستخۆش دکتۆر دەستەواژەی ئەنتیبیۆتیک ڕزیستانس یاخود بەرگری دژی ئەم جۆرە دەرمانانە کە ئێمە زۆر کات پسپۆرە دەرمانسازە بەڕێزەکان کە میوانمان بوون بۆیان باس کردوون بەزەمەوێت لە زاری بەڕێستەوە لە ڕووی زانستی مایکرۆبایۆلۆجیۆ بۆمان باسکەی کە بۆچی خراپە کە چارەخوازێک بە بێڕاوێژ یاخود زۆر بەکارهێنانی ئەنتیبیۆتیک و دژە بەکتریاکان دووباراکاتەوە بڵێ وەکو باسم کرد کاتێک کە کەسێک پشکنینی بۆ ئەکرێت بە تایبەتی ئەوەی کە زۆر کێشەمان هەیە لە سامپڵەکانە نمونەی سامپڵی میزە کە دەرکەوت ئەم کەسە ئیلتیهابی هەیە پەسێکی زۆری هەیە بەکتریای تایە پێویستە دکتۆرەکە بینێرێ بۆ زەرعی میزەکە چۆنێتی وەرگرتنی سامپڵەکە ینی چۆنێتی وەرگرتنی میزەکە و ئەنجامدانی هەموو ستێپەکانی فەحسەکە زۆر زەرورە بۆ ئەوەی وەکوتم بەکتریاکە دەربخەین لەگەڵ ئەوەشا دەرمانێکی تایبەت بخۆی کام ئەنتیبیۆتیکە ئەم میکرۆبە لەناو ئەبات ئەو وەربگرێت ڕێزستان چییە؟ کاتێک تۆ لە تاقیگە فەحسەکەت بۆ ئەکرێت پشکنینەکەت بۆ ئەکرێت بەڵام ناچی بۆ لای دکتۆر بە بێ پرسی دکتۆر بە بێ وەرەقەی تۆر ئەچی ئەنتیبیۆتیکێک وەرەگری یان دکتۆرەکە ڕاستەخۆ ئیخاتە سەر عیلاجی ئەنتیبیۆتیک و نانێرێ بۆ زەرە لەم کاتەیە چی ڕوئایات چاک نابێتەوە نەخۆشەکە جایکتر ئەچێت وەری ئەگرێت و دەرمانەکە چەند جارێک ئەمە دووبارە ئەبێتە هۆی ئەوەی ئەم بەکتریایە ڕزیستانس ینی بەرگری پێهاکات بەرامبەر زۆربەی دەرمانەکان ینی ئەو کاتە کێشەی ئەومان بۆ دروستە بێت نەک ئیلتیهاباتێکی وەکوی ڕوونەتان ئینفێکشن یان مەجاری بەولی برینێکی ئاسایش توش بێت چاک نابێتەوە بە دەرمانەکان لەبەرەوە پێویستە هەموو کاتێک دکتۆر بینێرێت بۆ فەحس دوای دەرکەوتنی نەتیجەکە و ئەنتیبیۆتیک دیاریکردنەکە ئەنجا بیخاتە سەر عیلاج بەڵێ دەستخۆش کاک سەفین کەڵچەرینگ چییە چۆن یارمەتی دیاریکردنی هۆکاری نەخۆشی ئەدات بڵێ کەڵچەرین دیاریکردنی یان دەستنیشانکردنی هۆکاری نەخۆشیەکەیە هۆکاری نەخۆشیەکەمان زۆربەی کاتوتمان بەکتریایە کەڵچەرین چییە؟ ینی چاندنی بەکتریا خواردن ئەین بە بەکتریاکە بۆ میکرۆبە لە تاقیکانە بە شێوەیەکی زۆر زانستیە بێ ئەنجام بیرێت هەر لە کۆکردنەوەی نمونەی سامپڵەکە وەکو سامپڵی میز ئەکەوتمان دیاریکردنی دەرخستنی بەکتریاکەی ئەو بەکتریایی کە هۆکارە بۆ نەخۆشیەکە لەگەڵ ئەوە چیمان بۆ کرێت ئەنتیبیۆتیک سنسیتیڤ تێستمانەیە واتە دیاریکردنی لە ناو مەجموعەیەک لە ناو کۆمەڵێک جۆری ئەنتیبیۆتیکە کام دەرمانە ئەم بەکتریا لە ناو ئەبات ئەو کاتە کە راپۆرتەکە چوو بەلای دکتۆرەکە ئەو دەرمانەی کە لە هەمویان کاریگەرترە ئەوە ئەیا بە نەخۆشەکە و بە یەک جار چاگە بێتەوە وە پێویستیشە دەرمانەکە هەمووی تەواو بکە بۆ نە دۆزەکەی چەندێکە ئەڵێ چەند ڕۆژ بەکاری بێنە پێویستە هەمووی تەواو بکات بۆ ئەوەی ڕێزستان دروست نەبێت بۆ جایکتر توش نەبێت زۆر باشە دکتۆر هەر لەسەر بابەتی کەڵچرین و وەرگرتنی نمونەی بۆ نەخوێن بێ یا میز بێ یا هەر جۆرە پشکنینێ بێ کە ئەنجامە درێ ئەم نمونانە چۆن هەڵ ئەگیرە بە شێوازێکی دروست تاوەکو دەرەنجامێکی ڕاست و ورد و زانستیمان باتێ بڵێ سامپڵی میز ئەوەی کە باسمان کرد کە زۆر زیاتر ئەویان بەکارێت و ینی زیاتر کێشەمان لەگەڵ سامپڵی میزا هەیە پێویستە نەخۆشەکە لە مختبەرەکە یان پزیشکەکە ڕێنمایی بکات کە چوو بۆ ئەوی فەحسەکە بکات بۆی پشکنەکە ئەنجامبات جۆ لە ڕێنمایەکە بگرێت کەپی تایبەتمان هەیە بە کۆکردنەوەی سامپڵ ستێراڵە لە ناو کاغەزێکە ناو زەرفێکای خۆی هەڵی ئەپچڕێت پێویستە ئەو شوێنە بە جوانی پاک بکرێتەوە دوای ئەوە بەشێک لە میزەکە بڕوات ناوڕاستی میزەکە میتسیمیورن وەربگیرێت و ئەنجابی با بۆ پشکنینەکە بۆ سامپڵی خوێن بە هەمان شێوە پێویستمان بەوەیە ئەگەر بۆ منە مختبەرێک لە لای خۆی فەحسەکە ئەنجام نایرێت پێویستە سیفتی بۆکسمان هەیە کۆڵ بۆکسمان هەیە کە
بۆ پارێزراوی بۆ گواستنەوەی سامپڵەکە لە مختبەرێکە بۆ مختبەرێکی تر بە شێوەیەکی زانستی بگازێتەوە بۆ ئەوەی نەتیجەکەمان غەڵەت نییە. باشە باشە بەس لێرە بوورە لیندا قسەگەشم پێ بڕیت ئەمێ سەرنجە بخینە سەر و خاڵەکەواتە لە کاتی کۆکردنەوەی سامپڵی میزە نابێت چارەخوازەکە ئەو میزی کە لە سەرەتاوە یەت ئەوە کۆبکاتەوە ئەبێ بەشی ناوەڕاست کۆبکاتەوە وەکاری ئەمە چیە بەگشتی؟ وەکاری ئەمە چیە؟ ئێمە لەسەر پێستمان باسمان کرد لە سەرەتاوتمان نۆرمۆفلۆرەمان هەیە بەکتریای سوودبەخش وای گەورە بۆی دروست کردوون لە هەموو شوێنێکی پێستمان هەر شوێنە و بەکتریای تایبەت بەخۆی هەیە بۆ پاراستنی ئێمەیە ئەگەر پاک نەکرێتەوە لەوە چێ بەکتریای سەر پێستمان بچێتە ناو سامپڵەکە لەگەڵ ئەوەی کە تۆ سامپڵەکە کۆکەی تۆ جۆرێک لە بەکتریا چێتە ناوی نەتیجەی غەڵەتمان ئااتێ یان نۆگرۆثمان بۆیێتەوە ئەو کاتە هەستەکەیت ئەم کەسە نەخۆشە بەڵام نەتیجەی نییە لەبەرەوە پێویستە بە جوانی پاک بکرێتەوە ناوڕاستی میزەکە بۆی سەرەتای میزەکە ئەگەر هەر پیسبوونێک هەر کۆنتامینیشنێک هەبێت کۆنتامینیشنیانی پیسبوون ینی ئەوەی کە شتێک بچێتە ناو سامپڵەکە و بێتە هۆی ئەنجامی غەڵەتێکی ناوڕاستی میزەکە زۆر باشە بۆ ئەوەی ئەنجامێکی دقیقمان دەست ئەنجامێکی وردمان دەست کرد دەست خۆشکاک سەفینویستم بڵێ مەگەر سامپڵێک بە هەڵە کۆ بکرێتەوە بە هەڵە هەر بگیرێت کارگەری لەسەر ئەنجامی تاخیرنەوەکە بێ بێگومان وەڵامەکەی وەرگر کە بەڵێ وایە ئەگەر هەڵەی زیاترمان پێ بڵیت کە چ کاریگەریەک لەسەر سامپڵ دانێت هەڵە باوەکان چین؟ هەڵە باوەکان بۆن ئەوان هەر لە ناو سافی خۆمانە ڕۆئەت ئەگەر لە سامپڵی یورن بێت یان هەر سامپڵێکی تر بێت بۆ نەتۆ چیت سامپڵی میز وەرئەگری وتمان بەو شێوەیە خوێن ئەبێت لە ئەو شوێنەی کە خوێنەکەی لێ وەرئەگیرێت زۆر بە جوانی بە ئەلکۆهۆل پاک بکرێتەوە وشک ببێتەوە ئەنجا سەحبی خوێنەکە بکەیت و بخێتە ناو بتڵی ئەوەی کە بۆ کەڵچەری بڵەت بەکار ینی زەرعی خوێن بەکارێت یان لە مختبەرە بۆ نمونە فەحسێکی میز ئەکرێت ئەبێ زۆر وردبیلەوەی ئەنجامەکە دقیق بێ ئەگەر پەس نەبوو ئەگەر بەکتریای تیا نەبوو مەفروض نییە بچێ زەرعی میز بکات ئەگەر لە سامپڵێکی ستوڵە بۆ نمونە ڕێخۆڵی ئێمە نۆرمەفلۆرایتە هەمووی بەکتریایە سوود بەخشە ئەگەر وانە بێت کردداری هەرسمان بۆ ئەنجام نایێت هەنێک جار هەڵی وا ئەکرێت مەسەرەن ئەنووسێت بەکتریایتایە لەوچە دکتۆرەکەش بە هەڵەیە بڕات و ئەنجامی ئەوە عیلاجی بۆ بنووسێ ئەمە هەڵەیەکی کوشندەیە بەڕاستی یان هەر یەکێک لەو شتانەی ترکەوتم ئەگەر تۆ دقیق نەبیت چونکە دکتۆر لەسەر ئەساسی ئەنجامی پشکینەکە علاج ئەنووسێت ئەو کاتە فۆلس پۆزیتیڤ یان نەتیجەیەکی غەڵەت ئەبێ بەهۆی ئەوەی نەخۆشەکە دەرمانەی وەرێ کە پێویست نییە کاک سەفین هەر لە وەڵامەکەی خۆتەوە پرسیاری تر یەتە ئاراوە هەندێک جار چارەخوازان ئەبینین کە یا ئەبیستین کە ئەڵێن ئەنجامی تاقیکردنەوەیەک لە تاقیگەیەکە بۆ تاقیگەیەکی تر ئەگۆڕێت ئایا ئەمە هۆکارەکەی چییە؟ ئەکرێت ئەنجامیشان هەڵە بێت کە لە تاقیگەیە کراوە؟ بڵێ بە ڕێژێکی زۆر کەم بۆ نمونە هەنێ پشکنین هەیە بەهۆی قۆناغی گواستنەوەی ئەو کتانی کە ئێمە بەکاری ئێنین بۆ نە فەحسێکی غوددە فەحسێکی ڤیتامین دی فەحسێکی چەوریەکان لە ئەنجامی ئەوەی ئێمە ئەو موادەمان بۆ ئەگوێزرێتەوە لەوە چێ لە ئەنجامی ستۆرج هەڵگرتنی موادەکە هەڵەیەکی کەم نەک هەڵە بڵێن ئەنجامێکی جیاواز بۆ نمونە لە مختبەرەکەی من چەند دەرەجەیەک یان چەند پۆینتێک فەرقیە لەگەڵ مختبەرێکرا ئەمە ئاساییە ئەمە ئاساییە بەڵام نەبێت هۆی ئەوەی مەسەرەن بۆ نوە شەکرێکی سێمانگی لە مختبەرێک 5 بێت لە مختبەرێک 6 بێت ئەمە نابێت بەس هەڵەکە هەڵە نییە ینی جیاوازی نەتیجەکان لە ئەنجامی شتێکی بچووکەوەی مەسەرەن ئەم جیهازە کالیبرێشن و کۆنتترۆڵ و ستۆریجی ماوادەکەی جیاوازە لەگەڵ ئەوەی تر بە پۆینتات ئاسایە بەس زۆر نەبێت ئەمە چۆن ڕێگری لێکرێتەوەی کە ئەنجامێکی هەڵە نیشابەواتە ڕێکاریەکانی خۆتان چییە؟ بڵێ یەکەم شت ئەوەیە کە ئەو کەسەی کە ئیژەکان لە مختبەر ئەبێت زۆر ور بێت زۆر شارەزا بێت ڕۆژانە مینتینانسی جیهاز و ماوادەکەی خۆی بکات کالیبرێشن کۆنتترۆڵ لەگەڵ ئەوە ئەو ستافێک کە لە یەکەم هەنگاو کە سامپڵ لە نەخۆشەکە وەرگن هەتا کۆتایی نەتیجەکان نووسنەوە ئەبێ زۆر وردونەوە بۆ ئەوەی بچووکترین هەڵە بچووکترین جیاوازی نەمێنێت لەبینی مختبەرێک بۆ مختبەرێکی تر دەست خۆش کاک سەفین ئایا تاقیکردنەوە یاخود پشکنینی خوێن پێش ئەوە پێویست بەهیچ ئامادەکاریەک هەیە بۆمان بخەیتە ڕوو؟ فاسی چەوریەکانی خوێن پشکنی چەوریەکانی خوێن شەکرە هەنێک لە پشکنینەکان پێویستیان بۆیە ئامادەکاری بۆ بکرێت بۆ نە کەسێک دەرمانی دژەمەینی خوێن وەرەگرێت یان ئەنتیبیۆتیکێک وەرئەگرێت ئەنتیبیۆتیک وەربێ بچێت زەرعێکی میز بکات نابێت بەڕاستی یان نانی خواردو اینجا بچێت فەحسی چەوریەکان کە غەڵەت دەرئەچێت مەفروزە بەلایانی کەم 10 بۆ 12 ساعت هیچی نەخوارد بێت بۆی نەتیجەیەکی دقیقمان بۆ دەربچێت بەڵێ پێویستە
ئامادەکاری بۆ بکرێت و ڕێنمایەکەش وەربگرێت نەخۆشەکە. خواردنەوەی ئاو یان شتێک کە وزەیتیانە بێ ئاساییە، بەڵام شتێک کە وزەی تیابێت نابێت لەو ماوەیە بیخوا بۆی نەتیجەکەمان مەزبوط بێت و دقیق بێت. کاک سەفین لە سەرەتای بەرنامە و ئاماژە و بە خاڵێکی حەزەکەم بگەڕێنەوە بۆ ئەوە و بۆی بیرمان نەچێتەوە. وتێک کە لە حاڵەتی ئاساییە میز پاکە سیرایڵەوە باشە کەواتە بەپێی هەنێ توێژینەوە بێ ڕاستەکە لیکی مرۆڤ پیسرە لە میز؟ ئەگەر بەراوردی بکەین وەکوی جەنابەت وتت میز دوای ئەوەی خوێن لە گورچیلەکان ئەپاڵێورێت تامان ستێراڵە پیس نییە باشە، بەڵام کاتێک ئێتە خوارەوە لەوە چێ پیس بێت، بەڵام لیک هەڵگری کۆمەڵێک ڤایرۆس و بەکتریایە. لەوە چێ بۆ کەسێکی ناو خێزانەکەی خۆت نەبێ بە هۆکاری نەخۆشی، بەڵام بۆ کەسێکی تر لەوە چێ ئەو میکرۆبێک کە لە لیکی توایە ڤایرۆس بێ یان بەکتریا بێ بەهۆی بۆ نەخۆشی بۆ کاتێک کە بەری ئەکەوێت ئیتر لە ڕێی هەناسە وەریەگرێت یان لە برینێک لەسەر دەستی بێت کە وەری کرد احتیمالی کەواتە لەمەوە بۆمان دەرەکەوێت گرنگە چۆن هاوشەوی ئەوەی کە کەسێک لەسەر ئاو بێتە دەرەوە دەسی بشوە لە کاتی پژمینیش ئەوە نەگرنگە کە بەتاکید ئەگەر کەسێک بۆ نمونە نەخۆش بێت بە تایبەتی یان هەڵگری جۆرێک نەخۆشی بێت کە بزانێ نەخۆشەکەی گوێزراوە ینی گوازراوە لە کەسێک بۆ کەسێک تر پێویستە لەو کاتێک کە ئەپژمێت یان کە چۆن ناو خەڵکەوە ناو قەرەباڵغیەوە ماسک بکات بۆ ئەوەی خەڵکی تر لە خۆی توش نەکات. دەست خۆش کاک سەفین چه هەڵە تێگەشتێک سەبارەت بە مایکرۆبەکان هەیە کە خەڵک بەغەڵەت لی تێگەشتۆ لێرەوە تۆ ئاماژەی پێبیت و ڕاستی بکەیتەوە؟ میکرۆبەکان خەڵک لەوە چێ هەر زۆربەی ئەکسەر ئەڵێ ڤایرۆس نازانێ مەسەلەن بەکتریامان هەیە ڤایرۆسمان هەیە کەڕوەکانمان هەیە لەگەڵ پاراسایتەکان. بەکتریاکان هیچ کاتێک ئەو خەتەرە نین، ڤایرۆس تا ڕادەیەکی زۆر ترسناکترن خەتەرترن، بەڵام بەکتریا زۆربەی کات ئێمە سوودبەخشن لەسەر جەستەمان لەسەر پێستمان لە ناو ڕیخۆڵەمانە لەبەرەوە هیچ جێی ترس نییە. حتا ڤایرۆسەکانیش هیچ پێویستی بە قەلەقی و دوودڵی نییە ڕاستە خۆ بچێ عیلاج وەربگری خۆی بخاتە ژێر عیلاجەوە، تەنها توشبوون بە ڤایرۆسێک پێویستی بەوەی ئیسراحەت کات شلەمەنی زۆر وەربگرێت هیچ شتێکی تری پێویست نییە و بە زووی چاگە بێتەوە جێگەی ترس نییە. زۆر باشە کاک سەفین لە کۆتایە ئەگەر ئامۆژگاریەکە هەوێت کە کاتی بەرنامەکەمان بەرەو تاوبوونە ڕوا کۆتا ئامۆژگاری خۆتمان پێ بڵێ بۆ بۆ بینەرانمان. زۆر سپاس بەڕێزیت. ئامۆژگاری من بۆ خەڵکی بۆ کۆمەڵانی خەڵک بۆ هاوڵاتیانی شاری سلێمانی زوو دەستەکانیان بشۆن بەیانیان کە هەڵەستن بە جوانی دەستەکانیان بشۆن بۆ ماوەیەکی زۆر لەسەر ئاو کە هاتنەوە دەستەکانیان بشۆن بۆ مناڵەکان بە تایبەتی و هەر کاتێک پێویستی بە پشکرین بوو ئینجا بچن پشکرین بکەن. ئەگەر بۆ ئازارێکی کوتوپڕ هەبوو هەناسەتەنگی هەبوو یان جۆرێک لە جۆرەکان لە خوێنەکەتە لە ئەفو لە میزەکە خوێن هەبوو یان شتێکی نامۆت بینی ئەو کاتە بچۆ پشکنین کە هەموو شتێک مەکە بۆی ئیلابچی بۆ لای دکتۆر و پشکین ئەنجام بیت و هەروەها کوتان ئەوەی کە پێوتێ ڤاکسین و پێکوتە بۆ مناڵان بە تایبەتی لە بنکە تەندروستیەکانە خشتە دانێت بۆ مناڵە پابەندی کاتەکەی بن زۆر زەرورە لەو تەمەنی سەرەتاکە دانێت بە پێی ئەو خشتەیە چەند مناڵەکانیان بکتن بۆی لە داهاتوو هیچ کێشەیەکی تەندروستیان بۆ دروست نەبێت. دەست خۆش کاک سەفین زۆر سپاس دەکەین زۆر سپاس بۆ زانێرەکان زۆر بەخێر بێت هەر بژیت عزیزان هەر بژیت زۆر بەخێر بێت زۆر سپاس هەر بژیت. عزیزانم بەم شێوە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان هیوادارم تەندروست باش بن خواتان لەگەڵ. دووبارە سپاس بۆ کاک سەفین بەڕاستی خۆم چێژم بینی لە بەرنامەکە و کۆمەڵێک بابەتی تایبەت باسکرا هیوادارم ئێوەش سوودتان لێ بینی بێ تا بەرنامێکی تر هەر تەندروست بن خواتان لەگەڵ.